حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. بسم الله. عن أبي أمامة الباهلي رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. رواه مسلم. لأبو أمامة باهلي رضي الله عنه دفرمي جويم لرسول الله صلى الله عليه وسلم كدي فرمو قرآن بخوين نوا چونکە لە ڕۆژی دواییدا دێت و شەفاعەت بۆ خاوەنەکەی دەکات. بەڵێ عەبدوڵڵای کوڕی مەسعود رضي الله عنه فرمودەیەکمان بۆ دەجێڕێتەوە لە رسول الله صلى الله عليه وسلم کە فەرموویەتی: قرآن تکاو شەفاعەت دەکا و تکاو شەفاعەتەکەشی لێ وەردەگیرێ و بەرگری دەکات و بەڕاز دادەندرێ. بۆیە هەر کەس لە دنیادا ئەو قورئانەی پێش خۆی خست بێ ئەوە لە ڕۆژی دواییدا ڕێنوویی دەکات بۆ بەهەشت، و هەر کەسێکیش لە دنیادا ئەو قورئانەی دوای خۆی خست بێ ئەوە لە ڕۆژی دواییدا دەیداتە پێش خۆی بۆ ناو ئاگر. بەڵێ کەواتە قورئان شەفاعەت دەکا بۆ مسڵمانێک کە بیخوێنێتەوە و کاری پێ بکات و بە پێچەوانەشەوە لێی بەری دەبێ ئەگەر هات و کاری بە خوێندنەوەکەی نەکرد بێ. هەروەک قەولەکەی عەبدوڵڵای کوڕی مەسعود رضی الله عنه کە دەفەرمێ لە ڕۆژی قیامەتدا قورئان دەهێنرێت، شەفاعەت بۆ خاوەنەکەی دەکات و بۆی دەبێتە پێشڕەو بۆ بەهەشت، هەڵبەتە ئەگەر کاری پێکرد بێت. و ئینجا بە پێچەوانەشەوە شاهێدی لەسەر دەدات و پاڵی پێوە دەنێت لە بۆ ناو ئاگر پەنا بە ئەڵڵا سوبحانەه وتەعالا ئەگەر کاری پێ نەکرد بێت. کەواتە دەبێت لەوە تێبگەین کە قبوڵی خوێندنەوەی قورئان بەستراوەتەوە بە کارپێکردنی، جا ئەو کارپێکردنەش بەستراوەتەوە بە دوو مەرجی سەرەکی وەکو سەرجەم عیبادەتەکانی تر کە مەرجی یەکەم بریتیە لە ئەلئیخلاس و مەرجی دووهەمیش بریتیە لە ئەلئیتیباع. جا مەرجی یەکەم ئەلئیخلاس ئەوەیە کە تۆ نیەتت تەنها لە پێناو ئەڵڵا بێ سوبحانەه وتەعالا، و مەرجی دووهەمیش ئەلئیتیباع ئەوەیە کە تۆ هەر کارێک کە دەیکەیت پێویستە لەسەر سنەتی ڕەسوول الله بێ صلی الله عليه وسلم. جا لەم بارەشەوە سەعیدی کوڕی جوبەیر ڕەحیمەه الله دەفەرمێ بزانن کە هیچ وتەیە قبوڵ نابێ ئیلا بە کردەوە نەبێ، و هیچ کردەوەیەکیش قبوڵ نابێ
ئیلا بەوتە نەبێ. جا هیچ وتە و کردەوەیەکیش قبوڵ نابێ ئیلا بە نیەت نەبێ، و هیچ یەکێکیش لە وتە و کردەوە و نیەت قبوڵ نابێ ئیلا بە موافەقەی سنەت نەبێ. و هەروەها وەهیبی کوڕی ئەلوەرد ڕەحیمەه الله داوامان لێ دەکات و دەفەرمێ قورئان خوێندنەوەکەتان بکەن بە کردەوە، جا مەیکەنە بە تەنها زانستێکی بێکردەوە. و لەم بارەشەوە حەسەنی بەسری ڕەحیمەه الله ئامۆژگاریمان دەکات و دەفەرمێ بزانن قورئان بۆ ئەوە هاتووە کە کاری پێ بکرێت، جا دەست بگرن بە خوێندنەوەی قورئان تا دەگەن بە کار پێکردنی. جا بۆ تێگەیشتنمان لەو وتەیە دەچینە خزمەت عەبدوڕەحمانی کوڕی ئەبزە ڕەحیمەه الله. لە باوچیەوە دەجێڕێتەوە دەفەرمێ کتێبەکەی ئەڵڵا سوبحانەه وتەعالا کە قورئانی پیرۆزە، جا ئەوەی کە ڕوونە تێیدا کاری پێ بکەن، ئەوەشی کە ڕوون نییە تێیدا لە سەرتانە ئیمان بە هەمووی بهێن و بگەڕێنەوە بۆ لای ئەوانەی کەوا زانانە پێی. بەڵێ حەسەنی بەسری ڕەحیمەه الله دەفەرمێ عیبادەتکار و منداڵ فێری ئەم قورئانە بوون، بەڵام بە شێوەی گونجاوی خۆی خەریکی واتا و تەفسیرەکەی نەبوون. جا حەسەنی بەسری ڕەحیمەه الله دێت ئایەتێکمان بۆ باز دەکات و ئینجا ڕوونی دەکاتەوە کە ئەویش ئەوەیە کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا دەفەرمێ کتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته. ئینجا دەفەرمێ تێگەیشتن و تەدەببوڕکردن لە ئایەتەکانی قورئاندا چییە؟ هەڵبەتە ئەوەیە کە شوێنی بکەویت بەوەی کاری پێ بکەیت. بەڵێ ئینجا لەبەر گەورەیی کارکردن بەو قورئانە دەفەرمێ و بشزانن لە پێشترینی خەڵکی بەو قورئانە کەسێکە کە شوێنی بکەوێت ئەگەرچی نەشی خوێنێتەوە. بەڵێ لەلایەکی تر عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەضی الله عنهما دەفەرمێ هەر کەسێک قورئان بخوێنێت و شوێنی ئەوە بکەوێت کە تێیدایە، ئەوە ئەڵڵا سوبحانەه وتەعالا هیدایەتی دەدات لە گومڕایی و دەیپارێزێت لە حیسابێکی تند و خراپ لە ڕۆژی قیامەتدا. جا هەر لەبەر ئەوەشە کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا دەفەرمێ فمن اتبع هدايا فلا يضل ولا يشقى. واتە هەر کەسێک شوێن ئەو هیدایەتەی من بکەوێ کە قورئانە، ئەوە لە دنیادا گومڕا نابێت و لە قیامەتیشدا خەسارەتمەند نابێ، بەڵکو بەختەوەر دەبێت. بەڵێ بێگومان بەختەوەر دەبێ چونکە قورئان بەرگری لێ دەکات، هەروەک نەواسی کوڕی سەمعانی کیلابی ڕەضی الله عنه دەفەرمێ لە ڕەسوول الله صلی الله عليه وسلم بیست دەیفەرموو قورئان دەهێنرێ لەگەڵ ئەو کەسانەی خوێندویانە و کاریان پێکردووە. جا سوورەتی بەقەڕە و ئالی عیمران پێشی دەکەون. جا ڕەسوول الله صلی الله عليه وسلم سێ نمونەی ئەو دوو سوورەتەی هێناوە لە دوای بیستنیان ئەوە لەبیرم نەچۆتەوە. فەرمووی وەک دوو پەڵە هەور یان دوو سێبەری ڕەشن و ڕووناچی لە نێوانیاندایە، یاخود وەک دوو کۆمەڵە باڵندەی باڵکراون کە بەڵگە دەهێننەوە و بەرگری لە هاوڵەکانیان دەکەن. بەڵێ هەڵبەتە ئەو جۆرە بەرگریکردنە و پاراستن و لەگەڵ بوون و شەفاعەتکردنە لە ڕۆژێکدایە کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا دەفەرمێ يوم لا بيع فيه ولا خلة ولا شفاعة. واتە لەو ڕۆژەدا کڕین و فرۆشتنی تێدا نییە، کەس ناتوانێت بە دینار و بە درهەم خۆی بکڕێتەوە و خۆی ڕزگار بکات، و دۆستایەتی و خزمایەتی و خۆشەویستی سوودی بۆ هیچ کەسێک نییە، و کەس ناتوانێت شەفاعەت بۆ کەس بکات بەبێ ئیزنی ئەڵڵا سوبحانەه وتەعالا. بەڵێ لە ڕۆژێکی وەهادا ئەو قورئانە شەفاعەت دەکا کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا لە سەختی ئەو ڕۆژەدا دەفەرمێ
يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه. بەڵێ واتە لەو ڕۆژەدا مرۆڤ لە برای خۆی ڕادەکات و لە دایک و باوکی ڕادەکات و لە خێزان و منداڵەکانی ڕادەکات، هەڵبەتە کە ئەمە نزیکترین کەسە نزیکەکانی خۆیەتی. جا هەر سەبارەت بەو حاڵەت و بار و دۆخە پڕ لە سەختیە، عیکریمە ڕەضی الله عنه شتێکمان بۆ باز دەکات و دەفەرمێ لەو ڕۆژەدا پیاو دەکات بە خێزانی خۆی، پێی دەڵێ ئەی ئافرەت چۆن پیاوێک بوومە بۆ تۆ؟ ئەویش دەڵێ بەڕاستی باشترین پیاو بوویتە، ئەوەی لە توانات بێ کردوتە و مەدح و سەنای دەکات. ئینجا پیاوەکەش دەڵێ دەی ئەوڕۆ ئەمن پێویستم بە تەنها یەک چاکەیە کە پێم ببەخشی کە بەو هۆیەوە ڕزگارم دەبێ. ئەویش دەڵێ وەڵڵاهی ئەوەی تۆ داوای دەکەی زۆر ئاسانە، بەڵام ناتوانم بدەمێ چونکە خۆمیش وەکو تۆ پێویستم پێیەتی. لە پاشان ڕوو دەکاتە کوڕەکەی، پێی دەڵێ ئەی کوڕی خۆم چۆن باوچێک بوومە بۆ تۆ؟ ئەویش دەڵێ وەڵڵاهی باشترین باوک بوویتە. دەڵێ دەیکەوایە پێویستم بە تەنها یەک چاکەیە کە بمدەیتێ و ڕزگارم دەبێ. ئەویش دەڵێ وەڵڵاهی خۆم لە تۆ زیاتر پێویستمە و ئینجا نایداتێ. بۆیە دەفەرمێ لەو ڕۆژەدا هەموو کەسێک لە کەسە نزیکەکانی ڕادەکات هەر لەبەر ئەوەی کە داوای چاکەیەکی لێ نەکات. بەڵێ سوێن بەوەی کە نەفسی ئێمەی بەدەستە، سەختی ئەو ڕۆژە نەک هەر لەسەر کەسێکی ئاسایی سەخت بێ، نا بەڵکو سەختە لەسەر پێغەمبەرانیش عەلەیه السەڵات وەسسەلام. هەروەک ڕەسوول الله صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتدا خەڵکی کۆ دەکرێنەوە و خەم و خەفەت دایان دەگرێت و دەڵێن بریا داوامان لە کەسێک کردبایە هەتا لەم شوێنە نەجاتمان بوایە. زادێن بۆ لای پێغەمبەر ئادەم عەلەیه السەلام، جا دەڵێن ئەی ئادەم تۆ ئەو کەسەیت کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا بەدەستی خۆی تۆی دروست کردووە و ڕۆحێکی لەلایەن خۆیەوە بەبەردا کردوویت و فەرمانی کردووە بە فریشتەکان و سوزدەیان بۆ بردوویت. جا شەفاعەتمان بۆ بکە لە لای پەروەردیگارت سوبحانەه وتەعالا تا نەجاتمان بدات لەو شوێنەمان. ئینجا ئادەم عەلەیه السەلام دەفەرمێ من بۆ ئەوە نیم و باسی هەڵەکەی دەکات کە بەو هۆیەوە شەرم دەکات لە پەروەردیگاری سوبحانەه وتەعالا. ئینجا دەڵێ بەڵام بڕۆن بۆ لای پێغەمبەر نوح عەلەیه السەلام، یەکەم پێغەمبەرە کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا ناردوویەتی. ئینجا دەچن بۆ لای نوح عەلەیه السەلام، ئەویش دەفەرمێ من بۆ ئەوە نیم و باسی هەڵەکەی دەکات کە بەو هۆیەوە شەرم دەکات لە پەروەردیگاری سوبحانەه وتەعالا. بەڵام بڕۆن بۆ لای پێغەمبەر ئیبراهیم عەلەیه السەلام، ئەوەی کەوا ئەڵڵا کردوویەتی بە خۆشەویستی خۆی، پاشان باسی موسا و عیسای کرد عەلەیه السەلام، دەفەرمون من بۆ ئەوە نیم، بەڵام بڕۆن بۆ لای محەممەد صلی الله عليه وسلم، بەندەیەکە کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا لە تاوانی پێشوو داهاتووی خۆش بووە. زادێن بۆ لام داوای مۆڵەت و چوونە لای پەروەردیگارم دەکەم سوبحانەه وتەعالا، جا مۆڵەتم پێتە دەرێت و هەر کە بینیم ئەوە ڕاستەوخۆ سوژدەی بۆ دەبم. لە کۆتاییدا دەبێ ئەوە بزانین کە شەفاعەتکردن دوو مەرجی سەرەکی هەیە. یەکەم بریتە لەوەی کە پێویستە ئەڵڵا سوبحانەه وتەعالا ئیزن بدات بە کەسی شەفاعەتکار، ئینجا لە بۆی هەیە شەفاعەت بکە، هەڵبەتە بەبێ ئیزنی ئەڵڵا سوبحانەه وتەعالا کەس بۆی نییە شەفاعەت بکە. دووهەم شەفاعەت بۆ کەسێک دەکرێت کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا لێی ڕازی بێت
چونکە ئەو کەسە کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا لێی ڕازی نەبێت ئەوە هەرگیز هیچ کەس ناتوانێت شەفاعەتی لە بۆ بکات و لە بۆشی بکرێت ئەوە هیچ سوودێکی نییە و ڕەت کراوە دەبێت. بەڵێ جا لەمبارەوە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا دەفەرمێ يومئذ لا تنفع الشفاعة إلا من أذن له الرحمن ورضي له قولا. واتا لو ڕۆژەدا کە ئیتر شەفاعەت وەرناگیرێت و بێسوودە مەگەر لە کەسێک وەربژیرێ کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ئیزنی پێ بدات و ئینجا بە شەفاعەت و قسەکەشی ڕازی ببێ. کەواتە شەفاعەت ناکرێ و نییە بۆ هیچ کەسێک هەتا ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ئیزن نەفەرمێ. هەروەک لەم بارەشەوە دەفەرمێ من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. واتە هیچ کەسێک ناتوانێت شەفاعەت بکا لە لای ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا مەگەر بە ئیزنی ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا نەبێ کە ئیزن بدات. جا ئەم ئیزندانش هەم بۆ کەسی شەفاعەتکارە و هەم بۆ کەسی شەفاعەت بۆ کراوە. بەڵێ لەوەوە بۆمان دەرکەوت کە ئیتر تا ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ڕێگە نەدات و ڕازی نەبێ لە هەردوو لایەن واتە هەم لە کەسی شەفاعەتکار و هەم لە کەسی شەفاعەت بۆ کراو ئەوە هیچ سوودێکی نییە. جا کەسی شەفاعەتکار و شەفاعەت بۆ کراو لە هەر پلەیەک و پێگەیەک بن. بۆیە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا هەتا لەبارەی فریشتە بەڕێزەکانیش دەفەرمێ وكم من ملك في السماوات لا تغني شفاعتهم شيئا إلا من بعد أن يأذن الله لمن يشاء ويرضى. بەڵێ چەندەها فریشتە لە ئاسمانەکاندا هەن کەسی شەفاعەتیان هیچ سوودی نییە مەگەر دوای ئەوەی کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا ئیزن بدات بۆ کەسێک کە خۆی بیەوێت و ڕازی بێت. و لە کۆتاییدا داوا دەکەین کە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا بە ڕەحمی خۆی بمان خاتە بەر شەفاعەتی قورئان. صلى الله عليه وسلم مع حديث النبي صلى الله عليه وسلم.